بەداخەوە کێشەی زەویوزاری جوتیاران لە کەرکووک و ناوچە دابڕەنراوەکان تا ئێستا چارەسەر نەکراوە سەرباری ئەوەی کە ئێمە مادەیەکمانەیە مادێشی دەستوریە پێوترێ مادەی 140 لەگەڵ ئەوەشە تا ئێستا ئەم بابەتە چارەسەر نەکراوە عەرەبە هاوردەکان بینیومانە لە زۆربەی ناوچەکان دەستیان بەسەر زەویوزاری جوتیارە کوردە ڕەسەنەکان گرتووە لە سەرگەران بێ یاخود لە ناوچەکانی تری کەرکووک و دەوروبەری کەرکووک بێت. لێرەدا لە سەروبەندی کۆتای هاتنی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و لە سەدا کە لایەنە سیاسەکانی عێراق و کوردیەکان سەرقاڵی گفتوگۆن بۆی کایبنینی حکوومەت پێکبێنن داوا ئەکرێت بەیەک پاکێج ئەم بابەتە پرسی گێڕانەوەی زەویوزاری ڕەسەنی جوتیارە کوردەکان یاخود تورکمانە ڕەسەنەکان لە چەند ناوچەیەشی تر کە عەرەبە هاوردەکان داگیریان کردو ئەم بابەتە بکرێتە پاکێجێک و لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکان تاوتێ بکرێت بۆ پێی تا ئێستاش هێزانیەکانی عێراق بەردەوام پژیری لە عەرەبە هاوردەکانەکەن کە دەستیان بەسەر زەویوزاری جوتیارە ڕەسەنەکاندا گرتووەسانە. بڵێ تۆ ئاماژت پێدا ئەەکەم لە سەردەمی ڕۆژێمی بەحسەوە عەرەبە هاوردانێکی هێنراونە تا ئەوێ زەویەکانیان کراوە زەوی کوردەکان کراوە بە ناوی عەرەبە هاوردەکانەوە بێگومانەمە کێشە و گرفتی لێ دەکەێتەوە بەتابەتی لە وەرزی دروێنە و تۆکردنا دەبینین کە کۆمەڵی کێشە و گرفتی زۆری لێ دەکەوێتەوە ئەمان دەڵێن زەوی ئێمە ئەوانیش دەڵێن زەوی ئێمە بەڕاستی ئێمەش پێویستی بە چارەسەرە بۆ ئێمە قسە و باسەکانمان لەگەڵ میوانەکەمان دەکەین. بەسپاسەوە لە شاری هەولێر بەڕێز محەممەد ئەمینمان لەگەڵیان نوێنەری جوتیارانی سەرگەران کە لە هەولێر ڕاستەخۆ لەگەڵمانایە کاک محەممەد بەیانیت باش سوپاس کە لەگەڵمانای کاتی خۆت بێمە بەخشیوە با من سەرەتا لە ڕووداوی ملپێچەکەەوە دەست پێ بکەم ئەمە بەکوێ گەیشتووە ئایا ئەو سەربازانە ئەم کەیسە لە دادگا چی لێ هاتوتەوە؟ زۆر سپاس بۆ ئێوە ڕێز و حرمەتم بۆ تەواوی بینەرانی کورسات لە ڕاستیدا ئەو کەیسە تا ئێستا بەردەوامە دوای ئەوەی کە لە حەفتەی دوو ئەو سەربازە زۆر بە شێوازێکی ناشیرن و نامرۆڤانە و دوور لە هەموو بەها مرۆڤایەتی ئینسانی بگرە پەیڕەوی سەربازیش ئەنی بە شێوازێک پەلاماردەم کە خەریک بوو بشم خنچێنی سەڕە ئێوەش هاتووە سکاڵای کردووە لە دادگا ئەوە سکاڵای یەکەم وە جگە لەوەش وەکو قیادەی عملیاتی کەرکووکیش ئەوانیش سکاڵایەکیان کردووە واتە ئەوە دوو سکاڵا لەسەر منە منیش ڕاستە سکاڵام لەسەر ئەو سەربازە و فەرماندەی سەربازەکە کردووە بەڵام لەبەرەوەی بەڕاستی ئیجراءاتە ڕۆتینیەکان ئەوەندە بە شێوازێکی خاو بەڕێوە دەچن تا ئێستا لە کەیسەکەی کە من سکاڵام کردووە هیچ پێشکەوتنێکی تێدا نییە تایبەت بە دوو کەیسەکەی وانیش تەنها لە ئەو کەیسەی کە قیادەی عملیات شکاتی کردووە یعنی ئەوان دێنە پێش و تا ئێستا وتەکەیان وەرگیرایە وتە ئێمەش وەرگیرایە ومێت دەکەین کە بە ئاقارێک بێتن بەڕاستی دادگا ڕۆلی خۆی ببێنێ و بڕیاری یەکلاکەرەوەی عادیلانە بدات لەو کەیسە. بەڵێ باشە کاک محەممەد کۆی گشتی ئەو زەویانێکە کێشەی لەسرە بە دیاریکراوی چەند دۆنمە بێت ینی دیاری کراوە بە دیاریکراوی چ دۆنمێک یاخود چ زەویەکە کێشە و گرفتی لەسرە سەررجەمیان کێشە و گرفتی لەسرە یاخود زەوی تایەکە هیچ کێشێکی نەبێت و هیچ کێشێک نەبێ بۆ جوتیاران. لە ڕاستیدا بەشی هەرە زۆری زەوی جوتیاری کورد و تورکمان کێشەی لەسرە لەبەرەوەی ئەوەی کە تەقدیر دەکرێت لە نزیکەی 1,200,000 دۆنم زەویە لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان زۆربەیان کێشیان لەسرە هەندێکیان بە بڕیارەکانی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش هەڵوەشاوە مەجلس قیادەت تەورا دەستی بەسەریاندا گیرا بوو کە نزیکەی خۆی لە 24 بڕیار دەبینراوە ئەوانە نزیکەی 300,000 دۆنم زەوی دەبن ئەوەی تر بە بڕیارەکانی لێژنەی شوونی شمال دەستی بەسەردا گیرا بوو کە نزیکەی 500,000 دۆنم زەوی دەبن بە بەشێکی ترمان هەیە کە ئەویش گرێبەستی جوتیارە کورد و تورکمانەکانە کە ئەوانەش هەر کاتی خۆی بە بڕیارەکان ئەو دوو توێژە لێیان مەحروم کراون و لە کۆی گشتی ئەوانش 400,000 دۆنم زەوی دەبیواتە بە کۆی گشتی 1,200,000 دۆنمە هەرچەندە هەندێک بڕیار دەرچووە وەکو ئەوەی کە یاسای ژمارە 3 لە ساڵی 25 دەرچووە تایبەت بە هەڵۆشانەوەی بڕیارەکانی مەجلسی قیادەت تەورا بەڵام تا ئێستا تعلیماتی بۆ دەرنەچە بۆیە نەکەوتوتە بواری جێبەجێکردن هەروەها بۆ چارەسەرکردنی
ئەو زەویانەی کە کێشەی ئتفاقانی پێ دەڵێن کە بە بڕیارەکانی لێژنەی شوونی شیمال داگیر کرابوو ئەویش بڕیاری ئەنجومەنی وەزیرانی 29مان هەیە لە ساڵی 2012 بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو کردار لە ینی لە شوێنەکان نەکەوتوتە بواری جێبەجێکردن تەنها ئێستا ئەو بڕیاری 29 لە 47 گوندی منطقەی قەرەهەنجیر دەستی پێکردەوە کە ئەوەش دەستپێکەکی باشە و ئومێد دەکەین و داوا دەکەین لە بەڕێز کا خالید شوانی کە وەزیری دادا بتوانی گوندەکانی تر و ناوچەکانی تریش بگرێتەوە تاوەکو ئەو بڕیارە لە سەردەستیوی بە ئامانج بگاتە. باشە کاک محەممەد بە ئاشکرا هێزەمنەکانی عێراق پشتیوانی لە عەربی هاورداکەن لە کاتێکدا پێویستە بە یەک چاوسێری سەرجەم پێکاتەکان بکرێت لە هەر ناوچەیەک بێ بە تایبەتی لە ناوچە دابڕەنراوەکان ئەمەوانە کە تاکەی ئێمە تاکەی پشت بە یاسا و دەستور نەبەستێ بۆی ئەم پرسە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێ. لە ڕاستیدا هەر تەدەخولکردنی هێزە سەربازیەکان لەو کێشانەی کە بەڕاستی تایبەتە بە مەسلەی کشت و کاڵیان بە مەسلەی نیزاعاتی ینی کێشە و ململانەی لەسەر زەوی و زار و خاک هەر تەدەخولکردنی هەر هێزە سەربازیەکان جۆرە حساسێتێکی لای تەواوی لای جوتیارە کورد و تورکمانەکان دروست کردەوە چونکە هەموو جارێ دەبینن بەڕاستی بە ئاقارێکدا دەچێتەوە کە لە بەرژەوەندی ئەوەندانیە و پژگیری خەڵکانی تر دەکەن بەداخەوە بۆیە ئێمە زۆر زووش و ئێستاش داوا دەکەین کە هێزە سەربازیەکان لەو قەزیە بکشێنەوە بۆی ئەو حساسیەتە دروست نەبێت لە نێوان خەڵکو و هێزە سەربازیەکان بەڵکو ئەو کێشە لە ڕێگای دەستور کە مادەیەکی تایبەتی بۆ دابینکراوە ئەویش مادەی ١40 و لە ڕێگەی وەکو گوتم یاسایەکی بۆ دەرچووە یاسای ژمارە 3 ساڵی 25 هەروەها بڕیاری ئەنجومەنی وەزیران دەرچووە بڕیاری 29 یعنی دەتوانین لە ڕێگەی ئەوانەوە کێشەکان چارەسەر بکرێ نەک لە ڕێگای تەدەخولکردنی هێزی سەربازی بەداخەوە وەکو گوتم هێزی سەربازی هەر جارێک کە تەدەخول دەکا بە شێوازێکی خراپ هەم بەسەر خەڵکەکە و بەسەر کەیسەکە و بەسەر خۆشیاندا دەشێتەوە چونکە بەگشتی وەکو گوتم خەڵک حساسەتی هەیە لەو مۆزوعانە کاتێک کە هێزی سەربازیەکان تەدەخول دەکەن. باشە کاک محەممەد کەرکووک کە دەگوترێ کەرکووک هەمومان یەکسەر ئەوە دێتە بەرچاومان کە کەرکووک ڕەمزی پێکەوە ژیانە ئەم بابەتە لە نێوان کوردەکان و لە نێوان عەرەبە هاوردەکانە یاخۆ لە نێوان نەتەوەکانی تردا مەسەلەی پێکەوە ژیان لە کەرکووک ناخاتە مەترسیەوە؟ بەڕاستی چارەسەر نەکردنی ئەو کەیسە کەیسی ینی زەویزارە و نەگەڕانەوەیان بۆ خاوەنەڕەسەنەکانیان جا هەریەکێک بێتن ئەوە کورد بێت تورکمان بێت جاروی لە عەرەبەکانیش لە هەندێک شوێن سندراوەتەوە بەڕاستی چارەسەر نەکردنی ئەو کێشانە هۆکارێکی سەرەکی نائیستیقراریە و ئەمنیەت لەوانەیە تێک بدا و بەڕاستی مەسەڵەن ئێمە هەتا ئێستا کە دانمان بە خۆمان داگرتووە بەوەی کە دەمانەوێت لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی دادپەروەریەوە لە ڕێگەی جێبەجێکردنی دەستورەوە ئەو کێشانە چارەسەر بکرێت دەنا بەڕاستی ئەوەندە زیاتەی جوتیاری کورد و تورکمان لە تەواوی ناوچەکان جا لە سەرگەڕان بگرێت لە دووبز بگرێت لە داخۆ بگرێت لە لەیلان و ترکەشکانەوە بگرێت لە تۆزاوە بگرێت بە هەموو جۆرێک لە ماوەی بەتایبەتی لە دوای ساڵی 2017ەوە جوتیاری کورد و تورکمان ناڕەحەت دەکرێت و بێبەش دەکرێت لە مافەکانیان بەڵام ئێمە هەر چاوەڕوانین ئەوەی کە بەڕاستی یاسا سەروەر بێ و دەستور جێبەجێ بکرێ یاسا و تعلیماتەکان جێبەجێ بکرێتەوەکو هەموو خاوەن مافێک بە مافەکانی خۆی بگاتەوە. باشە کاک محەممەد ئێمە یاسایەکمانەیە یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی بە ناو سەرکردایەتی حزبی بەعسی لە ناوچووە ئەمە ئەگەر لە دام و دەستگاکان لە دام و دەستگا ڕسمەکان کاری پێ بکرێت ئەم زەویانە ناگەڕێتەوە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان هەر یاساکە کاتی خۆی کە دەرچۆ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بۆ گەڕانەوەی زەوی بۆ خاوەن مافەکان دەرچووە. بەڵێ ینی یاساکە ناوەکەی وایە و ئیعادة العقارات إلغاء قرارات مجلس قيادة الثورة وإعادة العقارات إلى أصحابها الأصليين واتە یاساکە بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی بەناو سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە دەست پێ دەکا و بۆ ئەوەی ماف بۆ خاوەن مافەکان بگەڕێنێتەوە بەڵام بەداخەوە حکوومەتی عراقی بەڕاستی زۆر خاوەخاوی لە ئیشەکە دەکات ینی یاساکە لە 25/1/2025 دەرچووە ئێمە ئەو ساڵەکەەوە تەواو بواتان ئەو ینی بەرەو 11 مانگ دەچێتن
بەڵام تا ئێستا تعلیماتی ینی مسادقەی لەسەر تعلیماتەکە نەکردو تاوەکو بکەوێتە بواری جێبەجێکردن. بەڵێ ئەگەر هات و یاساکە وەکو خۆی جێبەجێ بکرێ بەشێک لە کێشەکان چارەسەر دەبێت واتە ئەو زەویانەی کە ئیستیملاک کراون ئەو زەویانەیە بە بڕیارەکانی مەزخیار لە تەورە داگیرکرابوون ئەو زەویانە بۆ خاوەنە ڕەسەنەکانیان دەگەڕێتەوە. باشە کاک محەممەد نەحی سەرگەران و خۆشت ئاماژت پێدا لە چەند گوندێک پێکاتوە لەوانە گوندەکانی پەلکانە سەر بە شاخ هەڵە نەبم خراپە لە کاتی دروێنەدا یان تۆکردن کێشە دروست ئەبێت لەسەر ئەم زەویانە هەموو ساڵێک بەو جۆرەیە یاخود لە ساڵێک و بۆ ساڵێکی تر کێشەکان چارەسەر بووە بەتایبەتی لەم ساڵانی دوایدا کە جموجۆڵێک کەوتوت ئەوەی کە ئەم کێشارە چارەسەر بکرێت بۆ وەرزی ئەم ساڵیش بە هەمان شێوە بوو لە کاتی دروێنە و تۆکردنا کێشە و گرفت هەبوو لەسەر زەویەکان. تایبەت بە سنووری ناحەی سەرگەڕان لە ڕاستە لە 5 گوند کێشەی سەرەکی هەیە ئەویش گوندەکانی شەناغە و سەر بەشاخ و پەرکانە خراپە و گابەرەکەیە. ئەو 5 گوندە هێزە ینی هەندێک بڕیاری دادگای لەسرە بۆی کە زەوی ینی بۆ پێی عەقدەکان بۆ عەرەبەکان بگەڕێتەوە بەڵام بەڕاستی بە شێوازێکی زۆر نەعادیلانە چکە بەشێک لەوانە هەم سوودمەند بووینە لە تعویزاتی مادەی ١40 و بەشێک لەوانە بە خۆیان داوایان کردو بگەڕێنەوە سنوورەکانی خۆیان و بەشێک لەوانە گرێبەستەکانیان ئەسڵەن هەڵوەشاوەتەوە بەڵام دووبارە هاتوونەتەوە و سکاڵیان کردووە و بە کۆمەڵێک ینی ئیزراعاتی نایاسایی و نائیداری ئەو بڕیارانیان بۆ دەرچوە بۆیە لە دوای 2017ەوە بەڕاستی لەو 5 گوندە بەردەوام کێشەمان بۆ دروست دەبوو و ڕێگریان لێ دەکردین تاوەکو 2 هەفتە پێش ئێستا کە بەڕێز کاک ڕێبوارتەها بڕیارێکی دەرکرد بەپێی ئەو بڕیارە هەیە هەم هێزە سەربازیەکانی پابند کرد کە نەتوانن تەدەخل بکەن و ڕێگری هەم هەر کەسێکیش مافی خۆی بدرێتێ ئەو زەویانەی کە بڕیاری دادگایان لەسەر بوو لە نێوان عەرەبەکان و لە نێوان ئێمە ڕابوەستێ بەڵام باقیەکەی تر هەموو خەڵکەکە دەبێت ئیشێ بکە کە ئەوانەش نزیکەی 900 دۆنم بوو ئەوە بەڕاستی بڕیارێکی زۆر زۆر باش بوو و تەواوی جوتیارانی سنووری ئەو 5 گوندە تێیدا سوودمەند بوون و زۆر زۆر دڵخۆشن ئێستا کارەکان دەکەن و هێزە سەربازیەکان ڕێگریان لێ ناکەن واتە بۆ ساڵی یەکەمە لە دوای 2017ەوە کە جوتیاری کورد لەو 5 گوندە کاری کشت و کاڵی خۆی دەکا و ڕێگری لێ ناکرێت ومێد دەکەین کە چۆن لە کاتی تۆکردندا ڕێگریمان لێ نەکرێت لە کاتی دروێنەشدا باوەڕ ناکەم ڕێگریشمان دێت. باشە کاک محەممەد تا چەند گرنگە سەرکردایەتی کورد بە گشتی بە یەک دەنگ بە یەک ڕەنگ یاخود لە سەروبەندی دانوستانەکان گفتوگۆکانی نێوان لایەنە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لایەنە کوردیەکان ئەم بابەتە بە یەک پاکێج لە چوارچێوەی دانوستان و گفتوگۆکان لەگەڵ لایەنەکانی عێراقدا بکەنە مەرج مەبەستم گەڕانەوەی زەویوزار بۆ جوتیارانی ڕەسەنی کورد یاخود هەر پێکاتێکی تر بێت تا چەند گرنگە ئەم بابەتە بخرێتە سەر مێزی گفتوگۆ و دانوستانەکان. بەگشتی و لە ڕاستیدا ئەو پاکێزە نابێ بۆکو پاکێزێکی لاوەچی وەکو کێشەیەکی لاوەچی سەیری بکرێت بەڵکو ئەسڵەن کڕۆک و زەوهەری کێشەی کورد لە دەوڵەتی عێراقدا ئەوەیە کە چارەسەرکردنی ئەو زەویانەیە و بە یەکلاخستنەوەی چارەنووسی ئەو زەویانەیە کە چێ خاوەندارێتی دەکاوە بۆ چێ دەگەڕێتەوە بۆیە ئەو قەزیە دەبێ وەکو قەزەیەکی چارەنووساس وەکو قەزەیەکی مرکزی وەکو قەزەیەکی استراتیجی هەموو میلەتی کورد و هەموو لایەنە سیاسیەکان تەمەشای بکەن و خاڵی کۆکەرەوەی هەموو لایەنە سیاسیەکان بی بۆی کە لە هەمویان کۆدەنگ بن لەسەری و بەیەکەوەش کۆیان ینی ئەو خاڵە کۆیان بکاتەوە بۆی کە بچن وەکو پاکێجێک لە بەغدا بیخەنە سەر مێزی گفتوگۆ و ئەو جارە لە حکوومەتی داهاتوو هەم بیکەنە مەرز بۆ چارەسەرکردنی و دەبێت کۆدەنجیش بین هەموو لایەنەکان لەسەری لەبەرەوەی بڕاستی ئەوە مەسەلەی خاکە و مەسەلەی ینی چارەنووسی ئەو میلەتێ و چارەنووسی ئەو خاکەیە ئێمە ئەگەر هات و خاکەکەمان نەبێ بەڕاستی هیچ شتێکی ترمان نابێ هەرچەندە کێشەکانی تر بۆ هاوڵاتیان گرنگە بەڵام چارەنووسی ینی یەکلاکردنەوەی کێشەی خاک زۆر زۆر گرنگە کە خۆی دەبینێتەوە لە چارەسەرکردنی ئەو زەویانەی کە ئێستا ململانەی لەسرە بۆیە
من داوا دەکەم و ناوی هەموو جوتیارانەوە کە لایەنە سیاسەکان کۆدەنگ و یەکڕیز بن و بە پاکێجێک ئەو مەلەفە ببەنە بەغدا تاوەکو چارەسەری بنەڕەتی بکەن چیتر جوتیاری کورد جوتیاری تورکمان و هەموو توێژەکانی تر نەناڵێنن بەدەست ئەو کێشەیەوە. باشە کاک محەممەد هیچ ژنێک یاخود شتێک لەو بابەتە پێک نەهاتۆ بۆی بتوانێت قسە لەگەڵ عەرە بە هاوردەکان خۆم کە بزانین ئەوان داواکاریان چێ لە بەرامبەرەوەی ئەگەر ئایا لە پەرلەمانی نوێی عێراقدا ئەگەر ئەم کێشەیە چارەسەر بکرێت یاخود بکرێتە بخرێتە سەر بەردەم مێزی دانوستانەکان و قسە و باسە گفتوگۆی لێوە بکرێ ئەگەر قەرەبوو بکرێنەوە تا چەند ئەمە کێشەکە چارەسەرەکرێ ئایا ئەوان ڕازین بۆ ئەگەر قەرەبوو بکرێنەوەی تر لە بنەبڕ بکرێم کێشێ بە تەواوەتی؟ خاتون لە ڕاستیدا ئەو کێشەیە بە قسەی سەرزارەکی یان بە گفتوگۆی لاوەچی چارەسەر ناکرێت. ئێمە هەم مادەی دەستوریمان هەیە، مادە دەستوریەکە بڕگەکانی تێدا دیاری کراوە کە چۆن ئەو زەویانە دەگەڕێتەوە، چۆن تەطبیع دەکرێت لەو منتیقانە. ئەوەیان یەک. دووەمیان ئێستا یاسایەک دەرچەوە کە گوتم یاسای ژمارە 3 ساڵی 25 بەپێی ئەو یاسایە هەم ئەو زەویانە بۆ خاوەنە ڕاستەنەکانیان دەگەڕێتەوە، هەم دیاری کراوە ئەو عەرەبانەی کە کاتی خۆی گرێبەستیان لەسەر بووە دەتوانرێت تەعویزیان بکرێتەوە، یان لە یاساکەدا هاتووە و لە بڕیاری 29دا هەمان شت داهاتووە ئەوانەی کە زەرمەند دەبن لە جێبەجێکردنی بڕیارەکە واتە کاتێک کە زەویەکە بۆ خاوەنە ڕاستەنەکانیان دەگەڕێتەوە ئەگەر گرێبەستێکی عەرەبی هاوردەی لەسەر بێ ئەوانە هەموو تەعویز دەکرێتەوە. واتە لە ڕاستیدا ئەوە هەموو بە یاسا دیاری کراوە، لە بڕیارەکان دیاری کراوە، وەکو بڕگەی تایبەت جێگیر کراوە. بەڵام بەداخەوە وەکو گوتم حکوومەتی عێراق و دەستگا پەیوەنددارەکان تا ئێستا ناچنە ژێرباری جێبەجێکردن و جێبەجێی ناکەن. خۆ ئەگەر جێبەجێ بکەن هەم زەویەکان بۆ ئێمە دەگەڕێتەوە بۆ خاوەنە ڕاستەنەکانیان و هەم عەرەبەکانیش تەعویز دەکرێنەوە. بەڵام حکوومەتی عێراقی پێناچێ مل بداتە ئەو کێشەیە بە ئەسڵ ئەگەر هات و ناچار نەکرێ و لێرەدا ئەرچی سەرشانی نوێنەرانی کووردا لە حکوومەتی عێراقی بنیاخود لە پەرلەمان کە فشارێکی زۆر بکەن تاوەکو ئەو یاسایە ئەو بڕیارانە جێبەجێ بکرێت و دەستور جێبەجێ بکرێت کە هەموو کەس بە مافەکانی خۆی دەگاتێدا. باشە کاک محەممەد، من دوا پرسیارە لێ یەکەم. ئێمە باسمان لە پێشێرکاریە بەردەوامەکانی هێزەمنیەکانی عێراق کرد. ئەی ڕۆڵی وەزارەتی کشتتوکاڵی عێراق چه سەبارەت بەم پرسە؟ ڕێنمایەکانیان چێ لەوبارەوە؟ لە ڕاستیدا وەزارەتی کشتتوکاڵی عێراقی بەشێک نییە لە چارەسەر و ئەگەر بەپێی ئەو ڕێنمایانە ئەو بێتن وەزارەتی کشتتوکاڵ بێ ئەو ساڵ تەواوی جوتیاری کورد و تورکمان بێبەش دەبن لە پلانی کشتتوکاڵی کە ئەوە گەورەترین زەرەرە و هیچ جوتیارێکی کورد بەپێی ئەو پلانێکە ئەو ساڵ وەزارەتی کشتتوکاڵ دایناوە گەرمی لێ وەرناگیرێ و سوودمەند نابێت لە هیچ شتێک لە هیچ ئەو ئیمتیازانەیە کە وەزارەتی کشتتوکاڵ بەپێی ینی پلانی کشتتوکاڵی دەیداتە جوتیاران و تەنها جوتیاری کورد و تورکمانیش لێ بێ بەش دەبن جوتیارە عەرەبەکان لەبەرەوەی زەویەکانیان کێشەی لەسەر نێبەناوی خۆیان ئەوان هەموو سوودمەند دەبن. بۆیە داوای سەرەکی ینی لە نوێنەرانی کورد دەکەین کە بە پەلە ئەو کێشەیە چارەسەر بکەن لەبەرەوەی ڕاستی ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە و تەواوی جوتیارانی کورد لەوەیدا مەحروم دەبن و بەڕاستی بەشێک من ناڵێم هەموویان بەڵام بەشێک لە کارمەندانی ناو وەزارەتی کشتتوکاڵی بە عەقڵیەتێکی سەردەمی پێشوو کار دەکەن و نایەنەوێت کێشەکە چارەسەر بکرێ بەڵکو هەندێک ینی بڕگە و ینی فەقەرات دەبینەوە کە بەڕاستی بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکە دانیە. بەڵێ بەڕێز محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی سەرگەران سوپاس کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.